هروي بيرتك مسيحيك من كرمي با مسلمان بيرتك مسيحيك من كرمي با مسلمان دين من جواز بولياك هم كردوا مسلمان أدود صليب لملكان رزبي وبيا وما قلمان يمود كدين نقوري زحبة بويا بونمان باوكم ريقني أكا لا تورجنو تشونمان باوكم ريقني أكا لا تورجنو تشونمان يمود لديني إسلام شويج ودروجي رونمان بابو مغرونك أكا بذكر وشون خونمان خاون بهشتي لعارز بس بريجو روجو بونمان خاون بهشتي لعارز بس بريجو روجو بونمان هن بشايد ما نوا بيدو ضمي وبيقمان باوچی بیستی کچکی لایدا بو با مسلمان باوچی بیستی کچکی لایدا بو با مسلمان حاشای لێ کردووتی تۆ بێبەری لە ماڵمان حاشای لێ کردووتی تۆ بێبەری لەگەڵمان حاشای لێ کردووتی تۆ بێبەری لە ماڵمان چونکە تۆ دینت گۆڕی ئیتر ناژی لەگەڵمان نەمزانی کەس و کاری لەژێر فەرمانی زوڵمان دەریان کرد لەو ڕۆژەوە لەمە حاڵ و ئەحواڵمان دەریان کرد لەو ڕۆژەوە نەما حاڵ و ئەحواڵمان لەو ڕۆژەوە فرمێسکێم لا نەچووە لەسەر گوڵمان لەو ڕۆژەوە فرمێسکێم لا نەچووە لەسەر کوڵمان ئەترسم لا شەیتێکە و بوو بێ بە خاک و خۆڵمان لەکوێیە کاکە سەرا کوا خۆشەویستی دڵمان بۆ سەرا شارە زووری کوا خۆشەویستی دڵمان لە ناوی تۆ لە بیرکەم ئەک جەهەنەم بێ ماڵمان بەندی شاڵا وەڕەشە باگ لە هینەکە ئەلێمان ئەو بۆ ڕێگەی ئیتالیا سەرەی جانەی کازەمان ئەو لە ڕێگەی ئیتالیا سەرەی جانەی کازەمان هەست کەسێ لەگەڵ یا بڕوە وەڵڵا بوو ئەوروپاگە زمانی سەد لە سەدا بێدوو دڵی و بێگومان بەندی سەرە شارە زووری باگلەیە لە کالێمان تازا لەگەڵ ڕۆژینە مامە سەرە ژیان بران تازا لەگەڵ ڕۆژینە مامە سەرە ژیان بران راستا بجسته دژیم باز لناخوا مردم راستا بجسته دژیم باز لناخوا مردم روجی رونم تاریکا علی دو عادی کردم
هێشتا تەمەنم لاوە بەلاوی پیرت کردوم هێشتا تەمەنم لاوە بەلاوی پیرت کردوم هەوڵی ڕێگای ڕاستمدا چی بکەم مەقسەد نەکردوم هەڕەوەی بێ ئاگای کردم لە ژین وەک مارێک سڕی کردوم نایەمەوە سەرتایم تێکدا ڕەفتار و خوم لەو ڕۆژەی ئاوەڵەوە لەو کاتەی لەدایک بووم لەو ڕۆژەی ئاوەڵەوە لەو کاتەی لەدایک بووم هەولی پیاوانم داوە قەت پەیمانش کرد نەبووم چی بکەم کە تۆ بێوەفای دەستی پێکردوم باشە لەسەر شەقامێک ئەگەر بێیتە ڕووبەڕووم باشە لەسەر شەقامێک ئەگەر بێیتە ڕووبەڕووم چۆن سەیری چاوم ئەکەی پێم ئەڵەی چی ئەم کوڕە بووم